بەناوی خوای گەورە بینەرانی بەرنامەی ئارێزە سڵاوی خوای گەورەتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان دێنەوە لاتان بۆ قسەکردنی بە یەکێکە لەسەر یەکێکە لە بابەتەکانی ئەمڕۆی سەردەم بابەتی تەشهیر و ناوزڕاندن بابەتی بەرنامەی ئەم جارەمانە دیارە تەشهیرکردن و ناوزڕاندن لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەتەرنێت و تەکنۆلۆژیای تازەوە بۆ بە یەکێک لە گرفتە باوەکانی ناو کۆمەلگا کە هەڕەشە لە ئاسایشی کۆمەڵایەتی و دەرونی هەمووان نەکات لە ڕاستیدا تەکنەلۆژیا و ئەتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکی باشن بۆ سوودگەاندن بە هەمووان و بۆ گاندنی هەواڵ و زانیاری و بۆ تەواصل و پەیوەندیکردن لەگەڵ یەکتردا بە شێوەیەکی خێرا و جیهانی کردووە بە گوندێکی بچووک هەمووان ئاگایان لە یەکترە. بەداخەوە هەڵە بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیایە کاریگەریەکی زۆر خراپی دروست کردووە و یەکێ لە هەڵە بەکارهێنانەکان کە یەکێکیشە لە تاوانە ڕاگەیاندنەکان تاوانی ئیعلامی ناوزڕاندنە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زۆر بەربڵاو بووە لە ڕۆژگاری ئەمڕۆدا. ئێمە لەم بەرنمەیەدا دەمانەوێت باز لەوە بکەین ناوزڕاندن هۆکاری چی ئەمڕۆ لە زیانبووندایە و کاریگەری لەسەر لایەنە کۆمەڵایەتیەکەوە لەسەر کۆمەلگا بەگشتی لەسەر تاک لە ناو کۆمەلگادا و لە ڕووی ئاینیەوە تا چەندە ئەم داردەیە قەدەغەیەوە لە ڕووی یاساییەوە چی بکرێت و چی یاسایەک هەیە بۆ ڕێگرتن لەوەی کە ناوزڕاندن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زیاد بکات و کاریگەری خراپ بەجێ بێڵێت لەسەر کۆمەلگا و لەسەر تاک لە کۆمەلگای کوردیدا. دیارە هۆکاری زۆر هەیە لەوەی کە ناوزڕاندن و تەشهیرکردن بۆ بە دیاردە. یەکێک لە هەرە بڵێن باوترینی ئەم هۆکارانە ئەوەیە کراوە بە هۆکارێک بۆ بە بازاڕکردنی شۆنەڵی سایت و پەیجەکان ئەم دیاردەیە بەکارێنن بۆ زیادکردنی لایک و کۆمنت بۆ خۆیان بۆ زیادکردنی جەماوەر بۆ خۆیان واتە ئەتوانین بڵێن ئەم دیاردەیە بووە بە حاڵەتێک کە خەڵق بەهۆی ئەمەوە دێ متابعیش یعنی دوای هەواڵەکە ئەگەڕێ هەواڵێکی بەپەلە هەواڵێکی گرنگ کەسێکی شتێکی زۆر تافیه و هیچە و تایە ناوزڕاندن و عەزەتدانی کەسێکی تایە کە ئەمە دیارە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی ئاینیەوە دیاردەیەکی زۆر خراپە و کاریگەری زۆر خراپ بەجێ هەڵێت و ئەتوانین بڵێن زیاتر مەستی کەسە دیارەکان و ئەو کەسانی کە با بڵێن کەسایەتێکی دیاریان هەیە یان خود کاریگەریەکی باشیان هەیە هەموو ئەمانە معڕەزن دێتە پێشیان کە ئەمەیان بەرامبەر بکرێت و تا چەندە کەسەکە ناسراوتر بێتوانین بڵێن هەواڵەکە نرخی و لە لای خەڵق و خوێندنەوەی لە لای خەڵق زیاتر ئەبێت و بەدوایە گەڕێت. هەبوونی بازار بۆ ئەم جۆرە هەواڵانە کاریگەری خراپی بەجێهێشتووە لەم ڕۆیە کە حەقی خۆیەتی ڕاوەستەی لەسەر کرێت کە ئێمە وا بکەین جەماوەر و تاک کە دێ متابعی تەکنۆلۆژیاکات نەگەڕێ بە دوای ئەم هەواڵانە کە زۆری یعنی بەتایبەتی سەری هەواڵەکە جاری وایە بریتە لە شتێکی زۆر ناخۆش کە خوێنیتەوە شتێکی زۆر سادەشە یعنی بۆ هەواڵە ڕازدار نییە بەس سەری بابەتەکە وا هەیە و زۆر جار ئەتوانین بڵێن بە ئاسایی وەرگرتنی ئەم حاڵەتە ینی وای لێکراوە هەمووان بە شتێکی ینی بە درۆلێکی ناڵ لەمە درۆیەکی زۆر گەورەیە و کەسە دوای تووشی چونکە لە ڕێی ئەنتەرنێتەوە لە ڕێی ئەم پەیجانەوە زۆر جار شوێنێکی دیاریکراوی نییە تۆ کاتەگەر لە جەریدەیەکا بنووسیا لە شوێنێکی لە مەوقعەیەکی ناسراوەوە هینکەی لێپرسینەوەی بەڵام لە ئەنواعی شوێنەوەم هەواڵە هەڵە درێت و دوایی سەرچاوەکەی نادیارە بێت ئاسان بەکارهێنانی ئەم جۆرە هەواڵانە. دوورکەوتنەوەی کۆمەلگا لە بەها ئەخلاقیەکان بەڕاستی جاران وتنی قسە لەسەر کەسێک زۆر یعنی شتێکی قورس بوو ناوزڕاندن بەرامبەر کەسێک ئێستا جاری وایە لە حملەی ئینتیخابیە لە حاڵەتێکی نائاساییە ئەم دیاردەیە بەو شێوەیە. ئەوان خان بەلای تۆوە هۆکاری زیادبوونی دیاردەی تەشهیر و ناوزڕاندن چییە لە ڕۆژگاری ئەمڕۆدا؟ دیارە بۆ خۆی ئەگەر ئێمە هەروکو بەڕێزت مەسەلا پێناسەی ناوزڕاندنت کرد ئەکرێت منیش لێرەدا ئاماژە بۆ بدەم کە ناوزڕاندن لە ڕووی قانونیەوە چی ئەگەیەنێ و ئەو هۆکارانەشی ئەبنە هۆی ئەو دیاردەیە زیادبوونی ئەو دیاردەیە باس بکەین. دیارە هەر بۆ خۆی لە یاساکانی عقوباتی عێراقیدا ئاماژە بەوە کە لە مادەی 433 تاکو 436 ئاماژە بە جەریمە یاخود تاوانی تەشهیر ئەکات کە کەسێک بەرامبەر بە کەسێکی بکات یاخود لە هەمان کاتە مەبەست لی
تەنها کەسێک نیە بەڵکو جاری وایە گروپێک بە گروپێک یاخود کەسێک بە گروپێک یا بە کۆمپانیایەک یا بە هەر شێوازێک لەو شێوانە ئەو شێوازانەی کە ئەو لایەنەی بەرامبەر کە تەشهیری پێکراوە کەسایەتێکی قانونی هەبێ و ئەهلیەتی هەبێ ئیتر ئەو کەسایەتێکی معنەوی بێ یاخود کەسایەتێکی احتیادی بێ هەروەکو چۆن مرۆڤێک بە مرۆڤی ئەکات. دیارە بە پێی مادەی 433 کە ئاماژە بەوە ئەدات لە فەقرە یەکدا ئەوەیە کە بریتیە لەوەی کەسێک مەسەلە هەستێت بە یەکێک لە ڕێگاکانی ئاشکراکردن ڕووداوێکی دیاریکراو بدرێت بداتە پاڵ کەسێک ئیتر ئەو کەسارۆکو باسم کرد کەسێکی معنەوی بێ یاخود کەسێکی ئەتیادی وەکو مرۆڤ بێت. دیارە ئەم دانە پاڵە بۆ خۆی حاڵەتێکە ئەم ئاماژە پێکردنە کە لە قانونەکەدا ئاماژەی پێکا کە ئەڵێ لە ڕووی ڕاگەیان یعنی بەڕێگاکانی ئاشکراکردن ئەو کاتێک کە ئەم یاسایە دانراوە زۆر شتی تر هەبووە کە لە واقعدا بوونی نەبووە. بۆیە قانون مەسەلە تەتەوری قانون بە پێی تەتەوری مجتەمع ئەڕوات. بۆیە بە تایبەتی لە زۆر لە یاساکانی وڵاتاندا حاڵەتی نەرمێتی یاساکان واتە بەوەی کە نەرم بێت ئەوەیە کە تعدیل زیاتر قوبوڵ بکە. بەڵام لە قانونی عقوباتی عێراقیە لە مادەی 433 یعنی پێناسە و تعریفێکی زۆر جوانی بۆ کردووە کە ئەکرێ بە ڕێگاکانی ئاشکاواتە ناوزڕاندن هەر خۆی ناوەکەی بەخۆیەتی کە لە ناو کۆمەلگادا لە ناو واقعەدا لە کەداری پێی وە توانجی تێبگری و هەوڵ بدەی لە کەسایەتی ئەو کەسە کەم بکەیتەوە. بۆیە لێرەدا ئەکرێت مەسەلە ئەم دانە پاڵە بە ڕێگەی مەسەلا هەندێک جار هەروکو باسم کرد لە ڕێگەی کە ئەڵێ بە ڕێگاکانی ئاشکردن زۆر شت ئەگرێتەوە و بە تایبەتی ئەگەر بێمە سەر ئەوەی کە لە ڕوە هینە تعریفەکەی و کە بەڕێستان باسی هۆکارەکەتان کرد هۆکاری ئەمە چیە یەکێک لەو هۆکارانە بەڕاستی ئەو حاڵەتە ئاشکرایە کە ئەو وەسائلەیە کە ئەبێتە هۆی یعنی ئاشکراکردنی ئەو عیبوو ئەو توانجو ئەو تەشیرەی کە بەرامبەر ئەکرێ ئەو میکانیزمەش بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە ئێمە ئەمڕۆ زیاتر جەختکەینەوە لە بەرنامەکەمانە لەسەر ئەوەی کە زیاتر مەسلەی بواری ئەنتەرنێت بواری ئەنتەرنێت ئێمە ئەگەر بین سیرکەین یعنی وەسائلە ئەلکترۆنیەکان بەڕاستی لە ڕۆژگاری ئەمڕۆدا گەورەترین شۆڕش یعنی چۆنەڵی شۆڕشێکی زۆر مەترسیدارە بۆ سەر کۆمەڵگا ئەگەر ڕێک نەخرێ و بە تایبەتی لەم بوارەدا کە دەست درێژیکردنە سەر مەسەلە کەسایەتی و ئابڕوو و سومعە و پێگەی مرۆڤەکانە. بۆیە یعنی یەکێک لە هۆکارانە زۆربوونی ئەم هۆکارانەی ڕاگەاندنە ینی مەرجنێ جاری وا هەیە بەس تەنها تۆڕە کۆمەڵایەتیەکان بگرێتەوە بەس تەنها مەسەلە تەشیرەکە سایتە ئەلکترۆنیەکان بگرێتەوە کەسێک لە ڕێگەی ئەم وەسائلە ئەلکترۆنی و سایتانەوە کەسێک لە کەدار بکە کەسێک لە سومعی کەسێک کەم کاتەوە ئابڕووی کەسێک بێت لێرەدا ئەمە بەستەنها منێ بەڵکو جاری وهەیە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەوەش هێچەکە لە هۆکارەکان و بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆدا ئەگەر بە تایبەتتر بڵێن کە بە تایبەتی کۆمەڵگای ئێمە یعنی لە مەسائلی بوارەکانی هەڵبژاردنە یعنی یەکێکە لەو هەڵانەین کە هەموو ئەو گروپ و ئەو حیزب و پارتە سیاسیانەی تێئەکەوێ کە لە کاتی بانگەشەی لە جاتی بانگەشەکردن بەڵکو ناوزڕاندنی یەکتری و لەسەر حسابی بەرژەوەندی بەرامبەر خۆ گەورەکردن خۆ چۆنڵێ بەقووەتکردن بۆیە ئەمە یەکێکە لەو هۆکارانەوە هۆکارێکی تر لەوانە مرۆڤەکان هەمیشە یعنی چۆنەڵێ مرۆڤ هەروکو چۆن لە سیفەتی ئاڵێ ئەمارە بسووە یعنی هەمیشە وای لێ دێ ینی هەندێک سیفەت هەیە لە مرۆڤە وای لێ ئەکا بەرەوە ئەوەی بەرێ یەکێک لەو هۆکارانە مەسەلەی غیرەیە یعنی غیرە وا لە مرۆڤەکە کە ئەم غیرەیە ئەگەر بەو مستەڵەحەلێکی بێن ئەگەر غیرەیەک بێ بۆ پێشکەوتن و منافەسەکردنی خیر بێ ئەمە شتێکی معقولە بەڵام هیچ کاتێک نابێت بگاتە ئەوەی کە تۆ غیرەیەک بکەی کە سنووری ئازادی بەرامبەر ببەزێنی بۆیە ئەو غیرەیە کە ئەو ئێمە باز لەو غیرەیەکن کە ئەڕوات هەنگاو ئەنێ بەرەو حەسوودی حەسوودیەک ئەوش بەوەی کە مەسەلە سەیرەکەی کەسێک ناوبانگی لە کەسێکی تر زیاترێکە
بەڵام شخص ئەو شخصی کە تەشیرەکە کاسێرەکە بۆ ئەوەی لە شخصیەتی بەرامبەر باو شخصیەتی خۆی وا لێ بکە لە ناو کۆمەلگادا لە ناو دەوروبەردا بە گەورەتر بزانێ لە چی ئەدا لە شخصیت و کەسایەتی ئەو کەسە یان بۆ نمونە کەسێک لە کەسێکی تر زیرەکترە کەسێک لە کەسێکی تر دەوڵەمەندترە کەسێک لە کەسێکی تر پلەپایی کۆمەڵایەتی بەرزترە ئەم حەسوودیە وای لێکە ئەمتیانە بۆیە نەمانی بەرژەوەندی یعنی چۆنە کەمبوونەوەی بەرژەوەندی تاکێک کە ڕێ ئەگرێت بەرەو ئەوەی کە بەرەو حەسوودی بەرێ و بەرەو غیرەی بەرێ کە ئەم دیاردەیە زیاتر زەق ئەکاتەوە کە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە یعنی زیاتربوونی ناوزڕاندن زیاتر دروست بکات. حاڵەتێکی کە ئاوام هەن کە ئێستا زۆر بووە بە هۆکار لە کۆمەڵگای ئێمەدا ئەتوانین بڵین بە تایبەتی یعنی بێئیشی و نەبوونی مەشغەڵەتی زیاد وای کردووە یعنی تاکەکان لە جیاتی سەرقاڵ بن بە ئیبداع بە کاتی بەتاڵیان زۆرە لە جیاتی سەرقاڵ بن بۆی شتی بە سوودی تیا بکەن مەشغوڵ بوون ینی هەم بە دوواداچوون بۆم جۆرە هەواڵانە هەم خەریک بوون بە دروستکردنی هەواڵی درۆ لەسەر تاکێک کەمەش بەشێکی کێ لە ناوزڕاندن یاخود دڵی شوێن هەوا و ئارەزوو کەوتن ئەوە یعنی ئەسبابێک کە وتم چۆن ئینسان دایمەن لە وەرگرتنی شتی خراپە ئەمارە بسوو ئەمرۆڤ یعنی لە وەرگرتنی یعنی سەیرەکەی دایم هەمیشە یعنی مرۆڤ حەزی بە هەواڵی عاجل هەیە یعنی ئەوە طبیعەتێکی هەر خێرا یەت زیاتر مشتاقی ئەم حاڵەتەیە بەڵێ حاڵەتی کە مەسەن سیرێکی دووڕوویەک هەیە کەسەکە لە ڕووە زۆر ینی بە لەگەڵ هاوڵەکانی وەکو حیزب لێکی بیتەوە وەکو کەسایەتی لێکی بیتەوە وەکو هەر شتێک بەرامبەر یەک عیبمان نییە ینی ڕوومان خۆشە و قسەمان خۆشە بەڵام دین لە پشتەوە لێکدانە بەشێکی کێ لە دووڕووی کە هەم لە ڕووی ئاینیەوە لە پشتوانێ هەوڵ بین یەکتری پشکێنین بەلێدان لە کەسایەتی کە بەشێکی کێ لە هۆکاری ئەوەی کە ناوزڕاندن لە ڕۆژگاری ئەمڕۆدا زیایی کردووە. حاڵەتێکی کە زۆر یعنی ئێستا ئەوە بووە شوێنکەوتنی هەوا و ئارەزوو بەڕاستی هەمومان یعنی هەر کەسە و کەوتۆتە سەر ئەو ئارەزووی کە حەزی لێکاتوە کەم کەس لێگەیاتەوە چی زەرری بۆ دەوروبەرەکەی هەیە ینی چی پێخۆشە ئەوێ چی بکات بۆی هەوا ئارەزووی خۆی جێبەجێ بکە لێکی ناتەوە تاچەنە زۆرە دەیات و تاچەنە کاریگەری خراپ بەجێ هێڵێت چونکە کۆمەڵە کاریگەری زۆر خراپ هەیە لە دەرەنجامی ئەمە. حاڵەتێکیکە کە لە ڕووی دینی شەوانێ خی پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ گومانی خراپ بە یەکتر مەبن إن بعض الظن إثم ئەفەرمێ دوورکەونە لە گومان بردن اجتنبوا الظن لە فەرمودەکەەوە لە ئاەتیشە بە هەماشەوە قەدەغی گومانبردنی خراپە بە چجایەوەی تۆچی هەواڵی لەسەر دروست بکەی و بڵایشی کەیتەوە بەناو خەڵقیە تەنها بردننی گومانەکە بە دڵیش گوناهە نامێ گومانی خراپ بە بەرامبەرەکەت بەریەوە میشە بێ گومانی باشەی پێبەری ئەم حاڵەتی زڕاندن دوورە لە هەموو بەهایەکی ئەخلاقی و دوورە لە هەموو بەهایەکی ئاینی لە تاکێکی ڕاست و ڕەوانە زۆر دوورە لەوەی ئینسان بە دوای ئەوە بگەڕێت بۆ هەر حاڵەتێک بێت بۆ هەر شتێک بێت تەشیر و ناوزڕاندن تەنها ئەوەی کێساکرێ لە پەیج و لە سایت و لە ڕێ ئەنتەرنێتەوە شتێکی زۆر قەدەغە و خراپە ئەوەی کە ڕێگەی پێدراوە و باسی کەسێککەی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا تەنها حاڵەتێکە کە تۆ بتەوێت مەسەلەن لە لای حاکم باسیەکەی لە شوێنێک بۆ چاکردنی بۆ چاکسازی باسیەکەی ئەگینا باسکردنی تاوان هەر خۆی لە ئەسڵا جەریمەیە یعنی بڵاوکردنەوەی لە ناو خەڵک خات قەدەم خەر حاڵەتێک هەیە یعنی تەشیر بۆ مانایی کە ئازادی ڕادەربڕین ئەگەر ئێمە جیایکەینەوە مەسەر ئازادی ڕادەربڕین و بیر و بۆچوون و ڕەخنەگرتن جیاوازە لەوەی کە تۆ هەوڵ بدەیت بگەیت بە جەریمەیەک وەکو جەریمەی ناوشکان بۆ ناوزڕاندن بۆ چونکە زۆر جار مەسەلە ئەم کەسایەتیە یعنی تۆ ئەتوانی ڕەئی خۆت دەربڕی لە بەرامبەر بە گەندەڵی ڕەئی خۆت دەربڕی بەرامبەر بە خراپی دیاردەیەک مەسەلە لە شوێنێکە لە فڵان شوێنە ئەو شتە هەیە لە واقعدا لە کۆمە بەس دانەپاڵ قسەیەک کە ببێتە یعنی دانەپاڵی تاوان ڕووداوێک بۆ هەروکو چۆن لە یاساکە بە دانەپاڵی ڕووداوێک بۆ سەر بۆ کەسێک ئەمە لێرەدا تەشیر دروستەکە ینی ئەگەر بە مستەڵەحێک بڵێن جاری وایە بە عام ئەڵی ڕاگەاندنەکان هەموو مەسەلە هەموو مەسەلە ڕاگەاندن بە عام تووشی ئەوەی ینی واقعی تووشی ئەوە کردووە کە مەسەلە توندوتیژی زیادکە بەس تۆ بزات بێ بڵی فلان ڕاگەاندن یا فلان ڕۆژنامەنووس ینی کەسێکە توندوتیژە مەسەلایەت ڕووداوێک یەک تەشیرێ ناوزەڕاندنێک کە لە سومعەوە بدا ئەمە لێرەدا دروست نییە بەڵێ
ئاوانخانەوەی کە زۆر ینی جێی داخە ئەمڕۆ دیارە ناوزڕاندەکە زۆر جار لە کەدارکردن لە ڕووی شەرەفەوە ینی زڕاندنی ناوی کەسێ لە ڕووی ئەخلاق و شەرەف و ئەو شتانەوە کەشتی زۆر ینی بەهایەکی زۆر خراپن بۆ کۆمەلگای ئێمە ئەو حاڵەتە دیاردەیەکی زۆر نەرێنی ئەوە زۆر جار کاریگەری کوشتن و ئەوانەی لێ ئەکەوێتەوە هەندێک جار مەسەن لە ڕووی ئەخلاقی و لاکەدارکردنی شتێکی زۆر خەتەر و ترسناکە وخوای پەروەردگاریش لە قورئاندا فەرمێت باسکردنی حتى ئەگەر بینیشت إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة خوای پەروەردگارە فەرمێ ئەوانەی کە ئەنێ خراپە لەناو خەڵقا بەڵاوێتەوە یعنی ئەگەر فەرەزنا کەسێک تاوانیشی هەبوو لە ڕووی ئەخلاقیشەوە خاوەنی ئەوە بوو یاسا هەیە مامەڵەی لەگەڵ بکە نەک تۆ بچی نای باسکی لە ڕێی ئەو شوێنانی کە شوێنی ئیعلامی و بڵاوکردنەوەین ئەم ناوزڕانە لە ڕووی دینیەوە شتێکی زۆر قەدەغەلێکراوە تەنانەت ئەگەر هەواڵەکە ڕاست بێت چکە ئەم حاڵەتی با بڵێن تەشهیرکردنش لە کۆمەڵە حاڵەت دەرناچێت کە هەمووی لە ڕووی دینیەوە یا بوختانە یعنی بۆی هەڵەبەستیت کەوە قەذف لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەقەدەر دایان پیسیکردن تاوانێکی گەورەیە شتێک لەو کەمتر چونکە ئەفەرمێ و کەسێک کە دایان پیسێکە 100 داری لێدرێ ئەوەی کە بوختانەکەی بۆکە 80 داری لێدرێ ئەگەر بزانی هەواڵەکەش ڕاستە بوختان نییە بەڵام هەر گوناحە هەر حرامە چکە ئاەتەکە فەرمێ ئەوانەی کە ئەنەیە بڵاو بێتەوە کەواتە ئەوەی کە باسیەکات با ڕاستیش بێ ئەوەی کە ئەوێ بڵاو بێتەوە لە پەیجێکادا بەزانێ فڵانە کەس تووشی ئەوە بوو ئەمەش دووبارە بەر قەدەغەکراوەکە کە خوای پەروەردگارە فەرمێ سزای سەختی دنیا و قیامەتیش چاوەڕێیانەکە لەعنەتی خوای پەروەردگار چاوەڕێیانەکە بۆچی چکە ئەم حاڵەتەوە ئەکات لە کۆمەلگای ئاسایی بێتەوە خەڵک هەمووی خەریکی خراپەکارن ئەو کەسێک کە ئەڵێ خەڵە هەمووی لە ناوچوو ئەوە خۆی لە ناوی بردوون لە ئەوە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەواتە واکردن ڕوخاندنی کۆمەلگا دان لە ئەخلاقی کۆمەلگا و بڵاوکردنەوەی ئەو لایەنە خراپانەی ناو کۆمەلگا کاریگەری نەرێنی زۆر گەورەی هەیە لەسەر تێکدانی ئەخلاقی کۆمەلگا بۆیە ئاین بە شێوەیەکی زۆر قەدەغە ڕێگەی لێگرت خاتو قەدەغەری یعنی وای لێ ئەکا هەر تاوانەکە هەم هەستان بە تاوانی تەشهیر ئاساییە کاتەوە لە لای خەڵک وەگو لەم ڕۆژگاری ئەمڕۆدا ئەبینین ینی خەڵکی ینی ناوزڕاندنی بەلاوە بۆ شتێکی ئاسایی یعنی بە ناوی شەفافیەت و بە ناوی کرانەوەی دنیا و بەناوی ینی هەموو شتێک ئەهێنێتە سەر شاشەی سایتە ئەلکترۆنیەکان ئەهێنێتە شاشەی ڕاگەاندنەکان بۆیە ئەمە بۆ خۆی لێرەدا ئەمەیە کە ئەبێتە هۆی کاری ناوزڕاندن من خاتوقانمەغەر یەکێک لەو شتە گرنگانە کە ئەمەیە باسی بکەم ئەویش ئەوەیە کە ئایا کاریگەری ئەم ناوزڕانە تا چەندێک کاریگەری خۆی بێ لە دەوروبەردا و لە بوارە کۆمەڵایەتیەکاندا دارەیەشێک لەو کاریگەریانە یعنی نەمانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ کاتێک ناوزڕاندنێک لەلایەن گروپێکەوە لەلایەن کەسێکەوە بەرامبەر بە کەسێکی ترەکرێ ئیتر تەواوڕانی پەیوەندیەکانە و حاڵەتێکی تر دروست ئەبێ ئەویش ئەوەیە کە ساڕێژنەبوونی ئەو برینەی کە ڕوو ئەکاتە سەر شەخسیەت و کەساتی ئەو کەسێک کە تەشهیری پێکراوە هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی برینێکی قوڵە چونکە هەمیشە دەوروبەر بە چاوێکی خراپتر ئەڕوانە کەساتی ئەو ئینسانە هەم لە هەمان کاتیشە برینێکە کە هیچ کاتێک ساڕێژ نابێ هەروەکو پندێکی پێشینان هێڵێ جاماڵێ بشکێم بەس نەزڕێم یعنی ئەمە حاڵەتێک ئینسان مردن خۆشترە لە ناوزڕاندن بۆیە لە قانونی شاوە لە تەواوی قوانینەکانی دنیاە لە هەموو لەسەر جەم یعنی لە ئاستی جیهانە حساب و تایبەتێک بۆ بکرە و لەسەر جەم دینەکانە ناوزڕاندن بە شتێکی مەرفوز دانراوە و ڕەفسی ئەکرێتەوە لەلایەن هەموو دینەکان و یاساکانەوە و ئەمە حاڵەتێکە کە بەرامبەر والی ئەکات کە ئەم برینە وا لەو کەسە بکات کە هەمیشە کەسێکی بریندار بێ هەمیشە مەسەلا ئەو قسانەی کە تەشهیری پێکراوەتە بۆ خۆی بریندارکردنی ئەو لێکێکی تر لەوانە مەسەلا ئەم مرۆڤە هەمیشە تووشی قەلەقی و دڵڕاوکە و ناڕەحەتی ئەبێ یعنی بینی ومانە کەسێک کە کاتێک تەشهیری پێکراوە تووشی ناوزڕان چۆن دەیان نەخۆشی ڕوویکردۆتە ئەو کەسە ئیتر بەسیترینیان ئەو قەلەقی و ناڕەحەتی و دڵڕاوکەیە کە لەوانەیە کەسێک بەهۆی پێوتنی قسەیەکەوە
شەو تا بەیانی خەوی لێ نەکەوت پێ بەهۆی وتنی قسەیەکەوە کە بۆ تەمایی ئەوەی کە ناوی ئەم کەساتیە بزڕێنێ و ئێمە ئەم حاڵەتە حاڵەتێکە کە ئەم کاریگەریە خراپیانەی ئەبێ و یەکێکی تر لەو کاریگەریانە ئەوەیە کە لە ناو کۆمەلگادا ئەمن و ئاسایش کەمە بێتەوە. یعنی تۆ تاکەکان هەمیشە لە بەردەوام لە ڕق و قین و بغز و دوورکەوتنەوە لەو بەها جوانانەی کە ئیسلام هێنی پێکردووە لێبوردەیی ستری عەورە داپۆشینی عیبەکانی یەکتری کە ئەمانە هەمووی بە حکمی دینە هەموو دینەکان و بە تایبەتتر ئیسلام کە جەختی تەواوی کردوێتەوە لەسەر ئەوەی کە هەتا لە فەرموودەیەکدا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ هەر کەسێ ستری هەڵەی یاخود نەنگیەکی بەرامبەرەکەی برا موسڵمانەکەی داپۆشە خوا هەموو نەنگی و عیبەکانی داپۆشە لە قیامەتەوە هەر کەسێکیش داینە پۆشە خوای گەورە ئەم کەسە فەزح ئەکات ئەگەر لە ناو ماڵەکەی خۆشییا بووە یعنی لە ناو ماڵەکە ینی بەخۆی هەر بەخۆی نازانێ کە کاتە چۆن هەر کەسێک شوێن عیبەی برا موسڵمانەکەی بکەوێ ئەگەر تایە بێ هەروکو بەڕێزت ئاماژ بێ ئەگەر تیای نەبێ ئەو بوختانی کردووە ئەم کەسە جگە لەوەی بوختانی کردو درۆی کردووە یعنی ئەوەش یەکێکە لە بنەما جوانەکان ئیسلام کە درۆکردن ئەم کەسە تووشی هەروکو چۆن بەڕێستان باسی نیفاقتان کرد ئەم کەسە تووشی نیفاقە بێ نیفاق چییە مەسەلەش ئەم کەسە شتێکیتیانە یەک بوختانی بووەکە لە بوختانەکە بریتێ لە درۆکردن کە دانەپاڵی کردارێکە کە ئەم کەسە تیای نییە بۆیە لێرەدا ئەم حاڵەتەش ئەبێتە هۆی ئەوەی کە تاکەکانی ناو کۆمەڵگا هەمیشە لەوە دابژین لە پیلانگێڕی دابن بەرامبەر بە یەکتری لە ڕق لێبوونەوە و لە حەسوودیا بن بەرامبەر یەکتری ئەمە ئەو کاریگەرە خراپانێتی کە ناوزڕاندن ئەیکات. دیارە لێرە کاتی ناوبڕە بینەرانی بەڕێز ئێستا چینە لای ناوبڕ دێنەوە دواتە دێنەوەلاتان بۆ تاواکردنی بابێت. دووبارە سڵاوتان لێوێ بینەرانی خۆشەویست دیارە لێرە کۆمەڵە دەرەنجاممان باس کرد و کۆمەڵە خاڵمان باس کرد دەمانەوێت بینەوە وڵاتان بۆ تاواکردنی ئەمانە ئەو کەسانی کە با بڵێن هەم بەشداریەکە لە ناوزڕاندنەوە ئەو کەسانی کە بەرامبەریشیان ئەکرێت هەردوو لە ینی بەڕاستی تووشی حاڵەتێکی دەرونی ناتەواو ئەبن ئەو کەسەی ئەم حاڵەتە ئەنجامەدات پەنا ئەبا بۆ ناوزڕاندن کەسێکی نەخۆشە لە ڕووی دەرونیەوە کۆمەڵە گرەی هەیە چکە بەڕاستی لێدانی خەڵقی شتێکی خۆش نییە خۆشی ناگەێنێ بە ئینسان وای لێ دەبێتە مەجالێکی تۆڵەکردنەوە چۆن کەسێکە کوژێ وتمانەمە لە کوشتن ناخۆشترە ئەوەی باسمان کرد لە پێشترا کاتێک کە تۆ کەسێک ناوی ئەزڕێنیت یعنی ئۆتاوانێکە بەرامبەر ئەنجامداوە هەمیشە لە قەلەقی و لە دڵڕاوکیە ئەبی بەرامبەر بەو کەسانی کە ئەوان بەرامبەر کردووی و دووبارە ئەوانش کە لە بەرامبەرتن هەمووان هەست بە ناڕەحەتی و بڵێن ناجۆری ئەکەن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵاتیەوە هەست بە نەبوونی ئاساییشەکەن وەکو پێشتر باسمان کرد و توانین بڵێن تووشی ڕووخاویە ئەبن لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دەرونیەوە بەهۆی دروستبوونی ئەم حاڵەتە بۆیە من پێم وایە ئەو کەسەش کە ئەمە کات پێویستی بە چارەسەرە ئەو کەسەی کە پەنا ئەبا بۆ ناوزڕاندن بۆ هەر شتێک بێت وەکو کردوێتی بە کاسبی کردوێتی بە جۆرێ لە تیجارەت یاخود بۆ ئەوەی کە وەکو جەنابەت باسی کرد بۆ لێدان لە دوژمنەکانی ئەو کەسانی کە حەزەکە بیانشکێنێ یاخود بۆ بردنەوە لە حملەی ئینتیخابیە یا بۆ هەر حاڵەتێکی کە بێت ئەم کەسێکی نەخۆشە و پێویستی بە چارەسەرە. خاڵێکی کە زۆر گرنگە باسیکەن لە دەرەنجامە خراپەکانی دروستکردنی لادانە لە کۆمەلگایە یعنی وا دەکات زۆر باسی خراپەکراوەی خی پەروەردگاریش باسیێکا کە تەنانەت ئەگەر جەریمە و بینی نابێ باسی بکەی لە قانونا باسی بکەی نایە بیزڕێنی لە ناو خەڵقا باسی بکەی چونکە بڵاوبوونەوەی ئەم تاوانە ئاساییکردنەوەی تاوانە و ئەبێتە هۆی هۆکاری ئەوە حتا ئەگەر کەسێکت بینی لە ڕووی شەرعیەوە ئەگەر کەسێک بینی لە حاڵەتی با بڵێن زینایە لە عینی حاڵەتەکە بینی دەگەر چوار شاهیدن نەبوو هەشتا داری حەدل لێ نەگەر باسیکەی ناوی دای قازیش باسیکەی بێ شاهیدە هەیە بۆچی ئەم حاڵەتە لەبەرەوەی کەس نەیە بێ ئەم حاڵەتە ڕەواز پێەوە باسی بکە و ئاسایی بکاتەوە بۆ خەڵقی بە ئاساییکردنەوەی دیاردە خراپەکان کەم و کوڕی و گرفتە گەورەکان لە کەدارکردنەکان بە ئاساییکردنەوەی لای خەڵقی واکە هەمووان بەرەو تاوان بڕۆن ئەمیان بڵێن جا قەیچێکە زۆر ئاسایی ئێمەش جێبەجێیەکەین ئەبێتە جۆرێک لە تەقلیدێکی خراپ لە کۆمەلگایە بۆیە زۆر دوورکەوتنەوە لە بڵاوکردنەوەی ئەمانە و باسکردنی شتێکی زۆر باشە بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆدا یعنی من بە یەکێک لە هەڵە گەورەکان ێزانم جاران جەریمە لە محکەمەیە چارەسەرەکرا ئێستا جەریمە هاتوۆتە سەر شاشە ئەو ڕۆژەی جەریمەیەک ڕووە تاوانێک ڕووە لە پەیجەکانە هەموویە بێ بە هەواڵی گرنگ
تەلەڤیزۆنەکان ئاکرێتە مانشێتەوانێ و ئەمە واکات یعنی وای کردوە جەریمە بە شتێکی بەسیط بێتە بەرچاو بە پێچەوانەوە حەقی خۆی بوو با بڵێن سزادانەکە ببێتە مانشێت سزای فڵانەکە زرا کە ئەم تاوانەی ئەنجامدا بەڵام بۆچی چونکە هەمووان بەدوای ئەم هەواڵەوەن هەواڵی کوشتنەکە هەواڵی حیابردنەکە هەواڵی ئەوەی کە شتی خراپە و ئەمە وای کردووە با بڵێن تاوان ببێ بە ئاسایی و حاڵتێکی زۆر زۆر خراپ کە لەمە باسمان کرد کە نەمانی بەها ئەخلاقیەکان نەمانی ڕێز و خۆشەویستیش تێکدانی پەیوەندی یعنی هیچ جۆرە لە بینی حیزبێکی سیاسی بەرامبەر حیزبێکی سیاسی بکە کەسایەتیەک بەرامبەر کەسایەتی بکە نەمانی ئەم پەیوەندیە کە ئەسڵ وایە لە کۆمەڵگای با بڵێن تەندروستە ئەوەیە پەیوەندیەکان شێوەیەکی ئاساییان هەبێ و هەمومان پەیوەندی باشمان هەیە پەیوەندی تونند و تۆڵمان هەیە چونکە ژیان وا ئەڕوات کۆمەڵگا وا بەرەو پێشەچێت کە هەمووان پەیوەندیەکی تەندروستیان هەبێ بەیەکەوە ئەم زیادبوونی ناوزڕاندنە لە کۆمەلگا کاریگەریەک دروست دەکات کە واکات کە هەمووان بەرەو لادان بەرەو تێکچوونی پەیوەندیەکانیان و هەموو بەڕق و قینەوە سەیری یەکتر بکەن و بە گومانەوە بن لە یەکتر ئەوەی خۆی پەروەردگار باسیەکات کە تەنانەت گومانبردننی خراپیش دروست نییە من بزۆر بە تەبیعی ڕۆژانە چەند هەواڵە خوێنمەوە لەسەر فڵانە کەس وا تاوانی کرد فڵانە کەس ئەوەی کرد کە ئەزانم لەوەی لە سانەوەتی درۆژ بێ ئەمە گومانبردن نییە ئەمە خەریکە باوەڕ پێکردنە چونکە خوێنمەوە ئەگەر بێت و منە حاڵەتە ڕەفز کەم ئێمە یعنیەکی کشە لە چارەسەرەکان من قبوڵی ئەم هەواڵ هەڵەیە نەکەم کلیکی لەسەر نەکەم نەیخوێنمەوە نەک لایکی بکەیت چونکە بەڕاستی ئەوان ئەڵێن بەکاری هێنن بۆ زیادکردنی لایکیان یان بۆ زایکردنی کۆمنتیان تۆ هەر مەشی خوێنەرەوە چونکە مە بە دڵنیاییەوانێ تاوانە هەر هەواڵێک کە تۆ بنەما ڕاستیەکەی نازانیت خوێندنەوەشی تاوانە گوێ بۆگرتنیشی گەیاندنیشی دووبارە گەیاندنەوەشی چونکە جاری وایە شوێنێک بڵاوی کردێتەوە یەکێ لە خراپیەکانی ئەوەیە کە بەگران تاوانە ئەلکترۆنیەکان بەگران بە دوایداچوونی بۆ کرێ چونکە شوێنێ بڵاوی کردێتەوە معروف نییە کێ سەرپەرشتێکە و ئەوانی کە بەدوایە هێناویانەتەوە ئەمانەی کرد یعنی تەتەبوعکردنی سەرچاوی هەواڵەکە شتێکی قورسە بۆیە ئەمیش دووبارە کێشە دروستەکە ئەم ئەگەر بێت و ئەمانە باوەڕ بەم هەواڵە نەکەن إذا جاءكم فاسق بنبأ فتبينوا يعني ئەگەر کەسێکی فاسق يعني کەسێک کە هینەکەی دیار نییە چۆنەڵێ پاکێتی و ڕاستگۆیەکەی دیار نییە بە فاسق لە ئیسلامە ناوە برێت ئەڵێ ئەگەر هەواڵێکی بۆ هێنان تەبەینوی ڕوون و ئاشکرای بکەن جا بڵاوی بکەنەوە یعنی حەقە هەموو شوێنەکانی هەواڵ هەموو ئەو کەسانی کە دێن ئەم هەواڵانە بەکارێنن جارە تەبەین و بکەن تا چەندە ئەم هەواڵە ڕاستە اینجاش دابەزاندی بێ بۆ مەسلحەت بێ نابێت لە خۆ دابەزاندی خات و قەدەم خێرخۆی ئەوەی کە بەڕێزت باست کرد يعني بتابتي أو وسائلاني كبيوتري وسائل إعلامي وقانون أماجي بوا برجع كاني أشكرا كان بس وكو باس ما كر توركو ملاتيا كان ياخد لا كانال كان الرجعان أمانة هموي بيكو أمشت أجريته بلام إما تركيز خينا سر أويكا يعني تنها جهتك كليكولينوا ك توم أو تومتي كأدريتا بال كسك جهة قضايا يعني هيج كسكي تربوينيا هیچ لایەنێک بۆی نییە هیچ کەناڵێکی ڕاگەاندن بۆی نییە تۆمەت ببەخشێتەوە بەسەر گروپەکانە بەسەر پارتە سیاسیەکانە بەسەر کەسایەتیەکانە بەڵکو ئەوە یعنی من پێم وابێت لە ئەخلاقیاتی يعني ئەو ئەخلاقیاتانەی کە يعني بەهای جوانن لە ناو کۆمەڵگادا دوورکەوتوتەوە بەڵکو ئەوەی تەنها لایەنێک بریتێ لە سوڵتەی قەزایی کە ئەم هەڵ ئەسێبەوە بەڵام ئێستا هەر یەکە لە شوێنی خۆیەوە بۆتە سوڵتەیەکی قەزایی مثلا تاک بەرامبەر بە تاکێک کا تۆمەتەکەی ئەداتە پاڵ و تۆمەتی ئەو تۆمەتەشی کە ئیاتە پاڵی یعنی لە یاساکانە کاتە تۆمەت ئەدرێتە پاڵ کەسێک هەتا حکمی بۆ دەرنەچی ئەم کەسە سزا نادرێ بەڵام زۆر بەداخەوە ئەو کەسێکە لە کەناڵێکی ڕاگەاندنەوە لە پەیجێکەوە دەستدرێژی ئەکاتە سەر ئازادیەکانی تاکێک سەر سومعە و پێگەی تاکێک سەیرەکەی وای لێە کە ئەم دەستدرێژیکردنە ئەبێتە ئەوەی کە زۆرترین خەڵک بەتایبەتی هەتا لە یاسادا وەسائلی ڕاگەاندن کە ئێستا بەپی یەکێک لەو قەرارانەی کە محکمەی ئیستئیناف لە بەغداد دەری کردووە لەسەرەوەی کە هاتووە عقوبەی يعني شلون تجديد عقوبەی کردووە لەسەر ئەوەی کە ئەگەر بێت و ناوزڕاندنێک بە وەسائلەکانی ڕاگەاندن کرابێ ئیتر ئەو وەسائلە ڕاگەاندنە وتمان هەر شتێکە سایتەکانە ئەعلامە یاخود جاری وایە دەرکردنی کتێبێکە لەسەر کەسێک
يعني ئەمەش بەخۆی ناوزڕاندنێ چکە تۆ بۆچی ئەم توندی کردووە سزاکە لەسەری بە عوزرێکی مشدد زیاتر بە زەرفێکی مشدد زیاتر دایناوە لەسەر جەریمەکە چکە زۆرترین خەڵک ئەیبینێ و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەشکاندنی شخصێتی ئەمینسانە معنەویەن تەواو تێک پشکێ و هەست بە کەمی بکە هەم هەست بە شکاندنەوەی کەسایەتی بکە بۆیە ئەگەر لە قانونە مەسەلە تۆمەتەکەی درێتە پاڵ هەتا حکم دەرنەچێت سزا نادرێت ئەم بەس کە تۆمەتەکەی درێتە پاڵ یەکسەر عقوبەی خۆشیخوا لە ناو کۆمەڵگادا ئەبێتە کەسێکی منبوس و کەسێک کە بە چاوێکی کەمەوە سیر ئەکرێ و ئەو حاڵەتی کە لە مەسلەی یاساکاندا کە من ئەمە ئاماژەی پێ بدەم دیارە چۆنڵی ئیسپاتکردنی حاڵەتی تەشیر بە تایبەتی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان و سایتەکانەوە تۆزێک زەحمەتە بەڵام ئەمە مانای وانە ئەم تەشیر و ناوزڕاندنە تاوان نییە بەڵکو ئەبێ لایانی پەیوەندیدار کە پەیوەندیان هەیە بە تایبەتی سوڵتەی قەزایی هەستێت بەوەی کە بگەڕێ بە شوێن تاوانباردا کە ئەم تاوانەی بەرامبەر بە تاوان لێکراو کردووە و بگەڕێت وەکو چۆن حاڵەتێکی کوشتن هەیە کەس نازانێ کە ئەو نەفرەی کوشتووە یەک بوارەکانی تحقیق ئەگەڕێت تا ئەوە دۆزێتەوە بۆیە یەکێک لەو چارەسەرە زۆر گرنگانەی کە ئەبێتە هۆی کەمکردنەوەی ناوزڕاندن ئەو حاڵەتەیە کە یاسا ڕۆڵی خۆی هەبێ ئەو جهەتە پەیوەندیدارەی کە بریتیە لە سوڵتەی قەزایی ئیشی خۆی بە تەواتی بکات لە مەجای لێکۆڵینەوە بگەڕێ تاوانباران بدۆزێتەوە لەو بوارە و سزایان بدا و بڕیار بدا کە سزایان بدا بەو شێوازەی کە هیچ کەسێک نەتوانێت مەسەلە پەلاماری ئەوە بدا کە هەستێت دەستکا بە ناوزڕاندنی ئەمە یەکێکە لەو حاڵەتی کە ئەبێت بەڕاستی چارەسەر بکرێت یعنی یەکێکە لە هۆکارەکانی چارەسەر و حاڵەتێکی تر لەوەدا ئەوەیە کە مەسلەی ئەو ڕووداوە ئەرۆکوتم لە حاڵەتی ئیسپاتکردن ئەو کەسەی کە تەشیرێکی بەرامبەر ئەکرێت پێویستە ئەو شتە چۆن بدۆزێتەوە یەکەم ئەو ڕووداوی کە دراوەتە پاڵ ئەم کەسە یعنی هەر ڕووداوێک درایە پاڵ کەسێک بەڵام ئەبێ پەیوەندی بە کەسەکە خۆیەوە هەبێ واتە هیچ کەسێ بۆی نییە داوا بکات لەسەر کەسێکی تر ئەگەر ناوزڕاندنی بەرامبەر کردوێ بەڵام ئەو کردەوەی پەیوەندی بەمەوە نەبێ ئیتر ئەو کردەوە لەو مرۆڤەدا هەبێ یاخود نەبێ وەکو باسمان کرد بوختانە یاخود نەخێر بوختان نیە هەڵماڵینی عیبی بەرامبەرە لە هەردوو حاڵەتەکە ئەبێت زۆر بەڵە هەر تاوانە و ئەکرێت ئەو کەسە داوا بەرز بکاتەوە ڕەفعی داوا بکە بۆ ئەوەی بتوانێت بگاتە ئەوەی کە هەوڵ بدا لە ڕێگەی دادگاکانە ئەم کەسە سزا بدرێ و ئەو سزایە مادی و معنەوی بێ پێویستە مادیەکە چییە ئەوەیە کە بۆی منە کەسێ ئەبێت مادیەکە ئەوە بریتێ لەو حەبسە بریتێ لەو گرتنەی کە غەرامە و حەبسە ینی هەردوو حاڵەتەکە یاخود یەکێکە لەوانە جگە لەوە تەعویزی معنەویەکە ئەوەیە لە چ شوێنێک و لە چ منبەرێکەوە ناوزڕاندنی بەرامبەر تەشیری بەرامبەر بەم کەسە کردووە ئەبێ لەو منبەر و لەو کەناڵەوە داوای پۆزیشنانەوە بکات ئەمە حاڵەتە معنەویەکە کاتە هەم تەعویزی مادی لەسرە هەم تەعویزی معنەوی ئەو کەسە لەسەرەتی و ئەبێت ئەم هەوڵ بدرێت لە ڕێگەی یاساکانەوە کۆنتترۆلی ئەم حاڵەتە بکرێت کە ئەمە یەکێکە یاساکان یەکێکە لە هۆکاری بنەبڕکردنی ئەو تاوانە لە ناو کۆمەڵگادا و چارەسەرێکی تر لەوانە بەڕاستی ئەو کەسانی کە هەڵ ئەسن بەم کردەوەی حەقی خۆیەتی ئەو کەسانی کە لە دەوروبەریەوە نزیکن بە ئامۆژگاریکردنی ئەم تاکە یعنی بەوەی کە ئەم تاوانە بە تاوانێکی قێزەون بهێنە بەرچاوی کە تۆ جگەلەوەی کە لە دنیادا ڕوبەڕووی یاسا بیتەوە ڕوبەڕووی عقوبەیەکە بیتەوە لە هەمان کاتشا هەرکو لە ئاەتەکەی بەڕێز باست کرد کە کاتێ فاحیشەیەک ئیشاعەکەی خوای گەورە سزات ئەیە لە دنیا و لە ئاخرەتە هەر لە دنیاە ئەگەر لە دنیا ڕۆمادەکەی بگرین ئەم کەسە خوای گەورە چۆن ئەو کەسێکی فەزح کردووە والله خوای گەورە ئەوش فەزحەکە ئەمە حاڵەتێکە وەجگە لەوەی کە بەر تۆڵەکردنەوە کرێت لەلایەن سوڵتەی قەزاییەوە سزا ئەدرێ وەجگە لەوەی کە لە قیامەتیشە یعنی ئەم کردەوەی ئەم ئەکا جاری وایە ئەم کردەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم کەسە ڕووی بە ئاگری دۆزەخ بسووتێنرێ لەبەرەوەی لە بەرامبەر عیب و شتەکانی بەرامبەر هەوڵی داوە بۆیە
پێویستە ئەم کەسەوا لێ بکرێت کە چۆن خۆی خۆشەوێ کە چۆن کەساتی خۆی بەلاوەم مەقبولە و نایە هیچ کەسێ دەستدرێژی بکاتە سەر کەساتی ئاوا بەرامبەر بە بەرەکەشی و ئەو ڕق و حەسوودی و خیرەیە وای لێنەکە سنووری برایەتەکەی بپارێزێ چونکە ئینسانی مسلمان ئەوەیە کە بەرامبەرەکەی لە زمانی و لە دەستی پارێزراون پارێزراو بێ یعنی ئینسانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ مسلمان ئەو مسلمانێک کە برا مسلمانەکەی لە دەست و لە زمانی پارێزراو بن سەلامەت بن بەڵام تۆ سەیرەکەی بە زمان ئازاری براکەتەی وای لێ ئەەکەی ئەمەکە و حاڵەتێکی تر ئەوەیە چارەسەر بۆ ئەم حاڵەتە ئینسان داوای لێخۆشبوون لە خوا بکە یعنی ئەوە تاوانێکە هەم لە ڕووی دنیایی هەم لە ڕووی قیامەتی تاوانێکی گەورەیە هەڵماڵینی خەڵکی بەڕاستی شتێکی ناشرینە و هەوڵ بدا داوای لە خۆشببوون لە خوای پەروەردگارکە کە ئەگەر هات و تاوانێکی لەو جۆرە کردووە وەجگە لەوە چارەسەریش ئەو کەسانی کە تووشی ئەو حاڵەتە بوون هەیە بە بەردەوامی دەمەخاتە هەموو شتێکەوە هەموو ژیانی هەموو مرۆڤێکەوە یعنی لەسەر کەسایەتیەکانەڵێ لەسەر مەسەلا گروپەکانەڵێ لەسەر پارتەکان یعنی ئەوەیە لە هەموو شتێکان ڕەخنەگرێک بێ بەڵام ڕەخنەگرتنەکەی ڕەخنەگرتنێکی واقعینا بەڵکو بێبنەما بەڵکو دوور لە هەموو بەها ئەخلاقیەکان دەمەخاتە ناو ژیانی ژیانی کەسایەتیەکانەوە و بۆ لێدانی سومعە و کەرامەتیان و بۆیە ئەم کەسە نەخۆشە تووشی نەخۆشی دەرونی بووە غیرەی تیا حەسوودی تیا بۆیە ئەبێ ئەمانە چارەسەر بکرێ بۆ یەکەم کرێتەوە و حاڵەتێکی تر ئەوەیە لە ڕووی پەروەردەییەوە پێویستەکە لە خێزانەوە بناغەکەی لە خێزانەوە هەڵ بدرێ دایمەن ئەم شتە هەم دایک و باوکەکان و خێزانەکان هەم لانە پەیوەندیدارەکان و ئەو مؤسسانەی کە تایبەتن بە پەروەردەکردن جەخت لەسەر ئەم حاڵەتە بکەنەوە چونکە ئەم حاڵەتە ئەبێتە هۆی تێکشون و شڵەژان و ئاژا و فەوزا لە ناو کۆمەڵگادا ئەوان هەر لە ڕووی دینی شوانێ ئەم حاڵەتە هەر لە ئەو سەرەتاوە هەوڵ درراوە بنە بڕکرێ سیرێکی خی پەروەردگار یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باز لە ئامۆژگاریکردنەکە فەرمێ ئامۆژگاریکردنیش یعنی کەسێک هەڵەیەکی هەیە بۆی ڕاستکەیتەوانێ نابێت لە بەرچاوی خەڵقا بێت نابێت کەس ئاگای لێ بێگەرەوێت نەسیحەتی بکەیت لە فرمودەیەکە بۆ شێوە ئیشارەتی پێیاکە فەرمێ ئەگەرەوێت نەسیحە ئەو زمان ئیمامی شافعی فەرمێ من وعظ علانیة فقد فضحه هەر کەس نەسیحەتی یەکێکە بە ئاشکرا پێڵە تۆ ئەو خراپەیەت هەیە ئەوە کۆ حای بردبێ ئەگەرەوێت نەسیحەتی بکەیت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای ئەوە کات کە نەسیحەتکردن لە بینی خۆت و کەسەکە بێ یەکشت لەسەر قسەکەی بەڕێز ئەڵێ ینی دڵسۆز ئەو کەسە نییە کە بێ عیبەکەت طبعا هەموو کەس ئەگەر عیبەکەی خۆتت پێ بڵێتەوە دڵسۆزیە وەکو چۆن عومەری کوڕی خەتاب لە ڕەحمەتی خوا لەو کەسی هەڵەکەم بە دیاری بووێنەوە هەڵەکە کە ئەمە دڵسۆزی نیە تۆ لە ناو خەڵکە بێ عیبەکەی بەڵکو دڵسۆزی ئەوەیە بە تەنها بێیت مەسەلە عیبەکەی پێ بڵێ باڵێ خاڵێکی کەسێرەکەی فرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئیشارە عليه إن من أربى الربا فرمي پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من أربى الربا الاستطالة في عرض المسلم بغير حق لخرابترين يعني للربا خصو الإسلام هيك كلا تعاون هذا جورا كان كلا خوشبونين يا خوي پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فرمي خرابتر للربا ئەوەیە کە بچی دەستدرێژی بکەیتە سەر با بڵێن ناموسی کەسێک کەواتە باسکردنی کەسێک لە ڕووی ئەخلاقیەوە زۆر لە تاوانی سو خواردن خراپترە بۆ یعنی ئەمە ئەوێ لە سەرەتاوە بنبڕی بکار ڕێگە لە هەموو کەسێ بگرێ کە پەنا بەرێت بۆ لێدان لە کەسایەتی خەڵقیکە وەکو باسم کرد لە سەرەتاوە هەم لە ڕووی با بڵێن ئەوەوانێ ڕێگە نەدراوە تۆ بۆ ڕاستکردنەوەی هەڵەکانیش یعنی پەنابەری بۆ ئەعلانکردنی ئەبێ بەنهێنی چارەسەریکەی ڕێگە نەدراوە گومانی خراپیش بەری بە بەرامبەرەکەت ئەبێ بە گومانی چاکی پێبەری ئەو کەسەی بەرامبەرتە بە بێتاوان بیناسیت تەنانەت لە مەسەلەی ئەخلاقیشا بۆ ئافرەت سزا جێبەجێکردن یەک حاڵەت هەیە لە عینی پیرۆزی ئیسلامدا کە ئەخیری بەردامەکەی حەزەکەم ئیشارەتی پێ بم لە یەک شوێنە لە قورئانە باس لەوە کا فەرمێ بە ئەو سزادانی تاوانبارەکە وليشهد عذابهما ئەو دوو کەسەی کە تاوانەکان لەسەر ئیسباتە بێ هەرچەند ئیسباتەکە زۆر قورسەوە زۆر بە زەحمە دێتە دی کە جێبەجێ ناکرێ بەڵام ئەگەر فەرەزنا دوو کەس ئەم تاوانیان ئەوەنە بە ئاشکرا کرد هەموو عالەم بینی
لە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەمانە ئەڵێ وەلیەشهد عەذابەهما طائفة من المؤمنین کۆمەڵێک ئەم سزادانە ببینن سزادانەکە ببینن نەک تاوانەکە ببینن بێن یعنی نەک تۆ بچی ناوی بزڕێنی بڵێ ئەمە ئەو زینای کردووە دایان پیسی کردووە قراپەی کردووە نە سزادانەکە بۆچی ئەم حاڵەتەش زانایانە فەرمون بۆ ئەوەیە کە هەمووان ببێ بە ڕەدع ببێ بە هەڵسڵەمینەوە بۆی کە خەڵقی کرد نەچی ئەم تاوانە بکاتەوە نەک بۆی کە بێ بە شتێکی ئاسایی یعنی باسکردنی تاوان و خراپە لە سەرچاوەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕێی لێگیراوە تەنانەت خۆمەژغوڵکردن بە شتێک کە پەیوەندی من حوسنی ئیسلامی المەرئی تەرکوه ما لا یعنیه یەکێ لە بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەیە ئینسان فێری ئەوە کات پەیوەندیت بەو شتە هەوبێ کە پەیوەندی بە تۆ هەیە مەچۆر شوێن هەموو کەسێک ئەو خەریکی چیە و خەریکی چیە و دراوسێ بۆچی فڵان هاتوو چێکە ئەمانە حرامن دروست نین ئەڵێ ئەگەریکە بچێ سەیری کەسێک کە بزانێ خەریکی چیە بە دوای عیبەکە بگەڕێت ئەگەر شتێکی کرد بە چاوی کوێت کرد هیچی لەسەر نییە چونکە ئەم چۆ خۆی تعدای کردوتە سەر بینینەوە جاچە جا ئەگەر سایتێک بێ بە پارە هەواڵی کەسێک کڕێکە خراپە و بێ بڵاوی کاتەوە ئەم تاوانانە هەم لە ڕووی بابڕێن یاساییەوە هەم لە ڕووی دینیەوە تاوانێکی زۆر خراپنەوە پێویستە تاکەکانی ناو کۆمەلگا زۆر خۆی لێ بەدور بگرن پێویستە سەرجەم پارت و سەرچەم گروپ و سەرجەم ئەو کەسانی کە ئەنەوێت چالاکیان هەبێت لە کۆمەلگای خۆیان بەدور بگرن لەوەی بەوە خۆیان گەورە بکەن کە ناوزڕاندن بەرامبەرەکان بەکاربێنن چکەمە بەڕاستی کێشەیەکی زۆر بە دوای خۆیانێ گرفتێکی کە بەڕاستی کە لە بیرم چوو ئیشارەتی پێ بم زیادبوونی ناوزڕاندن کێشەی ئابووریش دروست دەکات لە کۆمەلگا ئەیەنێتە دواوە لە ڕووی ئابووریشەوە بۆی کە هەمووان سەرقاڵی ئەوە بن کە لە جیاتی چاکسازی و بنیادنان و دروستکردن هەمووی سەرقاڵی لێدان و شکاندن و لێکدانی یەکتر و شکاندنی یەکترە بن دیارە لێرەدا نازانم ئەگەر شتێکی پێویستمەوێت کە ئاماژەم پێیان کە کاتی بەرنامەکەمان تەواو بووە واللهی من یەک شت بەڕێزت بیرت خستمەوە مەسەلەی ئەو شتێک کە پەیوەندی بە تۆ نەبێ من پێم وابێ ئەگەر کەسێک یعنی بۆ خۆی کەسێکی لەکەداریش بێ ینی کەسێک بە عیبێکی هەبێ هیچ کاتێک بۆ کەسەکانی بەرامبەر نییە کە تەداخولکەنە ناو ژیانی ئەو کەسەوە هەروکو چۆن و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یعنی لە جوانترین شتەکانی ئیسلام بوون تەرکه ما لا یعنیه من حسن الإسلام تەرکه ما لا یعنیه یەکێک لەو شتە فرموودەیەکی بیرخستمەوە کە لە کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ابن ئەبی دوجانە ئەڵێ یەکێکە لەو سەحابیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە لە کاتی مردنا بووە هەموو ئینسانێک ئەترسێ لە کاتی مردنا ئەشڵەژێ بەڵام ئەو زۆر طبیعی بوو بەلایەوە یعنی شتەکە و دوایش گیانی دەرچوو ئەڵێ یەکێک لەو شتانەی کە وتیان تۆ چۆن ناترسی وتێتی من هیچ کاتێک لە مردن ناترسم بۆ چکە بەس تەنها دوو شتم کردووە کە وا بکەم لە مردن نەترسم کە مردن بەڕاستی کارەساتێکی یعنی گەورەیە بەسەر ژیانی مرۆڤدایە وە کۆتایی پێهێنانە لەم ژیانە یەکێک لەوانە ئەوەیە کە هیچ کاتێک تەداخولی شتێکم نەکردووە کە پەیوەندی بە منەوە نەبوو بێ یعنی ئەوە جوانترین شتە کە ئینسان ئەبێتە هەتا ڕزگاربوونی لە ناڕەحەتیەکانی کاتی مەرگ و ئەوانش بۆیە هەروکو باسمان کرد لەسەر جەم دینەکانە لەسەر جەم قەوانینەکانە بە تایبەتتر ئیسلام زۆر جەختی کردوەوە لەسەرەوەی ینی هەمیشە وای لە مرۆڤەکان کردو بەرامبەر بە برا موسڵمانەکانی بەرامبەر بە خەڵکی تریش جاری وایە ئەم تەدەخولکردنە بەس تەنها بۆ بینی نێوان مسلمان و مسلمان نییە بەڵکو بۆ بینی تۆ ئەهلێکی کتابیشە بۆ بینی تۆ مشریکێکیشە بۆ یعنی تۆ شتێک نەبێ کە تەدەخولی ژیانی تایبەتی بکەیت یعنی خۆی ئەلێرا تەشیرەکە ئەوەیە کە تۆ تەدەخولکردنە ناو ژیانی ئەو تایبەتی ئەو کەسەوەیە کە وا بکەی کە دژبیتەوە لەگەڵ ئازادیەکانی ئەو کەسە باڵێ بینەرانی بەڕێز لێرە دێنە کۆتایی بەرنامەکەمان بۆ هیوایی بابەتەکەمان وەکو پێویستگەیان دەبێەوە بۆ هیوایی کە کۆمەڵگەکەمان بە دوور بێ لەم دیاردەی ناوزڕاندنە و ببێ بە شتێکی با بڵێن منبوذ و خراپ و هەمومان لێ دوورکەوینەوە خواتان لەگەڵ سوپاس بۆمانەوەتان لەگەڵ